ڕۆژی عەرەفە دوکاناری بە ڕۆژوو فەلاحی ئەو ڕۆژە مەچۆ بە فەلاحت لە هەر کار و کردەوەیەکیت ئەو ڕۆژەت مۆڵەت بە خۆت بە مۆڵەت بە خۆت بە براکەم و ڕۆژە زۆر گەورەیە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم صیام یوم عەرەفە ڕۆژی عەرەفە ڕۆژی عەرەفە یعنی بە ڕۆژوو من مسلمانان ئامان لە دەستی نێن سنەتە بەس لە دەستی مێ گوناحبار نابی نەیگری بەس لە دەستی مێ بۆ صيام يوم عرفة بەڕۆژوبوون لە ڕۆژی عەرەفە إني أحتسب على الله من داوام کردووە لەخوا داوام کردووە لەخوا دوعای پێغەمبەران گیرایە أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده سبحان الله داوام لەخوا کردووە کە خوای گەورە بیکاتە کەفارەتی ساڵە پێشەوە و ساڵە دوایەوە یعنی 2 ساڵ خوای گەورە گوناح دەسڕێتەوە ئامان شەیطان زەفەرە پێ نەبە مەڕۆ ئەگەر ئەزانی لە ئیش و کارەکەت وا کاکە عەرەفە بە ڕۆژنەی مەچۆ و ڕۆژەم هەر ناوێ پارەم بۆ چییە 100,000 دەستەکەوی نامەوێ هیچم ناوێ ڕۆژەم هیچ ناوێ بەس ئەو ڕۆژە لە دەستمێ ئەو ڕۆژە دوعا زۆر بکە کار و کردەوەی چاکە زۆر بکە ذكري لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير زۆر بکە لەو ڕۆژە زۆر بپاڕێرەوە چونکە پێغەمبەران سەلامی خوایان لێ بپاڕاونەتەوە بۆیە برا خۆشەویستەکانم ڕۆژی عەرەفە ئینشاءالله کە ڕۆژی دووشەممە ئەکا لە بیری مەکرد ئایستا چوونەوە ماڵ و مناڵەکانتانی لێ ئاگادار کرد